هیچ حەواسێک، هیچ سێنسەرێک، هیچ شتێک لە دنیاە لە هیچ تەکنۆلۆژیایەکی ئەمڕۆیە ناتوانێ ململانێ بکا و منافەسە بکرێ و بەڵکو بەراوردیش بکرێ. بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. ثم أما بعد، رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بنەران و بیسەرانی خۆشەویست لە هەر شوێنەکەن، ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. خۆشەویستان و ئازیزان، لە زنجیرەیەکی زۆر تایبەتە کە زۆرترین پرسیاری لەبارەوە ئەکرێ، یاخود پرسیاری شتەکانیش هەر بەو ئەکرێ، ئەچینە خزمەتی بابەتێکی گرنگ لە چەند حەڵقەیەکی کورتە بۆ ئەوەی کە بتوانین مافی کۆمەڵێک ئەندام بین لە لاشەی ئینسانە، بۆ ئەوەی کە باسی کۆمەڵێک ئەندام کەین کە ئینسان بەبێ ئەوانە ئەبێ بە کرمێک و بەسەر زەویە ئەکشێ، وەکو دار و بەرد و هیچ شتێک جیاوازی نامێنێت، کە ئینسان بەبێ ئەوانە ناتوانێت هیچ پێشکەوتنیە بکات و دڵنیابن ئینسان هەل لە شاخ و هەل لە ئەشکەوتەکانە ئەمایەوە، بەڵکو ژیانیشی هەلەوێ کۆتایی ئەهات و ژیان نەئەگەیش بەم ڕۆژە. باسی کۆمەڵێ ئەندامەکەین، باشتر وایە بڵین باسی کۆمەڵێ سیستمەکەین کە خوای گەورە بۆ ئینسانی دروست کردووە، بەهۆیەوە ئینسان بە دەوروبەرەکەی ئاشنا بێ و ئەمانە پەنجەرەیەکە بەڕووی دنیاە. ئینسان بەبێ ئەمانە ناتوانێت نە ئاشنای خۆی بێ، نە ئاشنای دەوروبەری بێ، نەکەون و نەخالقی کەونیش بناسێ. باسی کۆمەڵ ئەندامتان بۆ ئەکەین کە خوای گەورە بۆی دروست کردوین بە خۆڕایی، بەڵام نرخەکانیان هەزارەها و ملیۆنەهایە. ئەگەر ئینسان لە دەستی چوو بە هیچ دنیایەک بە هیچ قیمەتێک قەرەبوو ناکرێتەوە، وە هیچ جۆرە پزیشک و پسپۆڕیەک و نەخۆشخانەیەک و سەنتەرێکیش ناتوانن بۆی بجێڕنەوە. باسی کۆمەڵە ئەندامەکەین کە عەجیبترن لە عەجایبی سەبعە، لەسەر سەرسوڕهێنەرەکانی دنیا گەورەتر و سەرسوڕهێنەترن، بۆ چونکە ئەوانە هەموو جارێ ئەکرێ لە شوێنی ترا، لە مێژووی ترا، لە پێشکەوتنی ترا دووبارە ببنەوە، بەڵام ئەمانی ئێمە باسێکین دووبارە نابنەوە. ئەمانی کە ئێمە باسێکەین هیچ کاتێک ڕۆژە لە ڕۆژان کرێکەی نەداوە، پارەت پێ نەداوە و فاتورەکەی نەهاتۆتەوە و مانگانە ئیشتراکت پێ نەکردووە. ئەمانە و ئەندامانن کە ئینسان لەگەڵیا لە دایکە بێ، بگرە لە ناوسکی دایکی بۆی دروستە بێ، هەتاوەکو ئەو ڕۆژەی کە ئەیبەنە گڵەکەوە لەگەڵیا ئەژی و دواتریش لەگەڵیا زیینوو ئەبێتەوە و دواتری شایەتی لەسەرەدات. باسی کۆمەڵە ئەندامەکەین خۆشەویستەکانم کە چێ ژیان داوە بە ژیان. بەبێ ئەم ئەندامانە ئینسان هیچ چێژێک لە ژیان نابینێ، بەڵکو جۆرێک لە ئیستیقرار و لە ڕاحەت و لە ئارامی و لە سۆز بەخشی بە ئینسان بەخشیوە کە هەر کاتێک ماندوو بوو گوێی پێ ئەگرێ، پێیە بینێ، چێژی پێیەکات.
باسی کۆمەڵە ئەندامەکەین لە ئینسانە کە هیچ حەواسێک، هیچ سێنسەرێک، هیچ شتێک لە دنیاە لە هیچ تەکنۆلۆژیایەکی ئەمڕۆیە ناتوانێت ململانێ بکا و منافەسە بکرێ و بەڵکو بەراوردیش بکرێ. باسی کۆمەڵە ئەندامەکەین کە پێشتر و تویانە ئەمانە ئەکرێ 5 بن، بەڵام ئیستاکێنا زیاد بوون بە 33، بوون بە 65. من دڵنیام زۆر لەوە زیاتریشن. باسی کۆمەڵە ئەندامەکەین خۆشەویستەکانم کە خوای گەورە بە ئینسانی بەخشیوە بۆ کۆمەڵە بەبەستی دیاری کراوە، بۆ ئەوەی کە پێشوەخت خۆتی پێ بناسیت، بە دەور و بەرەکە و ئاشنابیت، دوایی لە ڕێیەوە خوای گەورەی خۆ بدۆزیتەوە، دواتر بەپێی ئەوە کار بکەیت کە پێو بەخشراوە، بۆ ئەوەی کە بتوانیت ئەو هەدەفەی کە ئەو نیعمەتەی بۆ پێدراوە بتوانی لە شوێنی خۆیە جێبەجێکەی و بەلا ڕێیانەی بیت. ئەگەر ئینسان ئەمەی کرد تەنها ئەو ئەندامە بەسیتانەی کە ئەمڕۆ باسیەکەین، نەخێر ئەو ئەندام و سیستمە ئاڵۆزانەی کە باسیەکەین، ئەگەر تەنها حەقی ئەمانە بات، ئینسان سەرفرازی دنیا و قیامەتە بێ. ئەمانە مەلیکی لاشە نین، بەڵام وەرگر و ئاراستەکەرن. ئەمانە کۆمەڵە ئەندامن کە لە هەموو دەور و بەرەوە، لە هەر چوار لاوە، بگرە لە هەر 6 لاوە، بگرە لە مێژوو هەتا وەکو داهاتووەوە، هەر هەموو دەنگ و باس و هەواڵەکان بۆ ئینسان کۆکەنەوە لەسەر تەبەقێ لە دەهەب بەیخەنە بەردەسی بۆ ئەوەی کە پێی ئاشنا بێ. باسی کۆمەڵە ئەندامەکەین کە بەهۆی ئەمانەوە ئینسان ئینسانە و بەهۆی ئەمانەوە ئینسان لە ئاژەڵ و لە گیانەوەرەکانی تر جیاکرێتەوە. ئەبێ باسی چی بێ؟ ئادێ هەریەکەتان بزانم چیتانێ مێشکا گەڵاڵە بووە. لەوانەیە بڵێن دڵ بێ، نەخێر. لەوانەیە کۆ ئەندامی سی بێ، نەخێر. لەوانەیە کۆ ئەندامی سوڕی خوێن و دڵ بێ، نەخێر. لەوانەیە مێشک و دەمارەکان، نەخێر. باسی هەستەوەرەکانەکەین. ئەم هەستەوەرانە کە خوای گەورە فەرمێ قل هو الذي أنشأكم وجعل لكم السمع والأبصار والأفئدة. ئەو خوایە کە ئێوەی دروست کردووە لە هیچ هێناو نیەتێ بوون، پاشان سیستمی بیستن، نەک چاو نەک گوێ، سیستمی بینین، والأفئدة، ئەفئیدەشی پێبەخشیون. دواتریش باسی ئەمانە ئەکەین، ئەم ئەندامانە چۆن کارەکەن، چۆن ئیشەکەن، چەند وردن، بەراوردیانەکەین. بزانین ئەم ئەندامانە گەورەیەکیان لە چیایە و چۆن هاتوون و بۆ چۆ ئەچن و ئینسان بەرەو چ ئاراستەیەکە بن. خۆشەویستەکانم، ئەم ئەندامانی ئینسان بەڵێ و تویانە تەنها چاو و گوێ و زوبان و چێشکردن و بۆنکردن و هەستەوەرەکانە کە لە پێستا هەیە، بەڵام دڵنیاتانەکەم وانین بەڵکو هەر یەکەیان بۆ خۆی کۆمەڵی هەستەوەری تر کە فەرعی لێ بێتەوە. ئەگەر ئینسانێک ئامێرێکی لە بەردەسا بێ، حەزەکا لە بەریەکی هەڵوەشێنێ بۆی کە بزانێت لە چی دروست بووە. ئەی ناکرێ سەیرێکی خۆمانکەین کە خوای گەورە لەم ئەحسانی تەقویمە دروستی کردوین بۆی کە چێژ وەرگرین، بۆ ئەوەی کە سوود وەرگرین، بۆ ئەوەی کە تەنها بە ساویلکەی و بە سادەی سێری ئەمانە نەکەین. ئەم چاو و گوێ و ئەندامانە چۆن دروست بوون. ئەم ئەندامانە زۆر جار بەلا ڕێیا ئەبرێن، زۆر جار بۆ غیری ئەوەی کە بۆی دروست بوون کاریان پێکرێ. زۆر جار بەشتی زۆر لاوەکیەوە مەشغوڵیانەکەین. دڵنیابن خوای گەورە بۆ ئەمە دروستی نەکردووە بۆ هەدەفێکی زۆر گەورەتر، بۆ ئیشێکی زۆر گەورە، بۆ کارێکی زۆر کە پێغەمبەرانی بۆ ناردووە. ئەم چاوجو ئەندامانی پێبەخشیوین. بەڕێزەکان، هەندێک کەسمان هەیە ئەندامەکەی هەیە و قەدری نازانێ کە خوای گەورە فەرمێ وئین تەعودوا نعمەت الله لا تحصوها. ئەگەر نەک نیعمەتەکانی خوای گەورە، نیعمەتێکی خوای گەورە ببژێرن تەواوی ناکەن. بەڵام خەڵکێکمان هەیە نیەتی
ئینجا خۆشی وەقفەکات و بەکارهێنێ. خەڵکێکمان هەیە کە ئەندامێ لێ دەسەیات، لەم ئەندامانە دنیای لێتەوە یەک، ناڕەحەتە بێ، دنیای لێ ئاخرە بێ، هەرچی دکتۆری دنیاکە چایی بۆ بژارنەوە، گوێی پێبەنەوە، بیستنی باشکن، چێش جارێکی تر بگەڕێتەوە بۆ ژیان و بۆ زمانی، جارێکی تر بتوانێت بۆن کاتەوە، بەڵام بەداخەوە قەت ڕۆژە لە ڕۆژان بیری نەکردوێتەوە کە لەوانەیە ڕۆژە لە ڕۆژان ئەم ئەندامانە زۆر بە ئاسانی لە دەستی بچن، بەڵام هەتا لە دەستی نەچوون، هەتا وەکو نەخۆشیەک یاخود مردنێک نەکەوتۆتە بینی خۆی و هەستەوەرەکانیەوە، ئەم ئەندامانە مەفروزە لە شوێنی خۆیان بەکاربێنێ. بۆچی بۆی دروست بووە؟ ئێمە لە چیا بەکارهێنی؟ دووشتی زۆر جیاوازە. بەڕێزەکانم، ئەم ئەندامانە و ئەندامانن کە خوای گەورە لە کەسێکی سندۆتەوە کە عەبد و خۆشەویستی خۆیەتی، مەرجنیە خوای گەورە کە هەستەوەرێک لە ئینسان ئەسەنێتەوە، ڕقی لێی بێ یاخود خۆشی نەوێ، بەڵکو بە پێچەوانەوە هەموو ئەم ئەندامانە ئەی بەخشێ و ئەی سەنێتەوە، هی خۆیەتی، کەس خاوەنی نییە، بەڵام مەرجە ئینسان کە ئەندامێکی لە دەستدا خۆی بەکەم ئەندام نەزانێ. مادەم خوا ئەناسێ، هەدەف لە بوونی ئەندامەکە ئەوەیە پێی بگاتە خوا. ئەگەر خوای ناسی کەواتە مەبەست لە بوونی ئەندام و گرنگیەکەیە هاتە جێ، کەواتە کافیە. پیاوێکی وەکو ئەحمەد یاسین خوا لێی خۆش بێ، ساڵی 1936 کە لەدایک بووە، فەرمێ گەنجێ بوو، لە کاتێکا لە یاریە لەگەڵ ڕەفیقەکانیان ڕیاضەیانە کرد، سەری بوو بەژێر خۆیەوە، هەر چوار پەلەکەی لە ئیش کەوت، تەنها ئەم ئەندامانی بۆ مایەوە، چاوێکی ئیشی ناکرد، گوێیەکی کز بوو، پێستی خراپ بوو، بەحاڵ قسەیە کردووە ئیتوانی نوتەق کات، بەڵام ئەوەی کە مابووی هەمووی وەقف کرد بۆ خوای گەورە، هەر هەمووی لە پێناوی پەروەردگارە. فەرمی پیاوێکی ئەو نەشکست بوو کە دوو کەس بە عەرەبانەوە بواە پاڵیان بنایە، جارێکیان یەکێک لە تەڵەبەکانی جێڕێتەوە، فەرمێ لە بەردەمی بەیت المەقدیسا بووین، ئەمیش لەسەر کورسیە بوو، ئافرەتێک هاو سواڵی پێکرد، ئێمەش تووڕێ بووین و دەموچاومان نابەیەکە، ئەم پیاوە گەورەیە چۆن سواڵی پێکرێ، وەیە زانی کەسێکی شکستە و هاتووە لەوانەیە وەکو خەڵکێکی تر بەڵمان ڕاخە، فەرمێ ئیشارەتێکی کرد وتی لێی گەڕێن، پارەکەی لێ وەرگرت و وتی جەزاکی الله خەیرن، خوای گەورە پاداشی خێرە باتەوە. وتی کوڕەکانم، ئەم ئافەتە بە دڵ و بە گیان ویستی خێرێ بکە، ئەگەر دەستی خێرەکەتان بگرتایە جارێکی تر خێری نەئەکردەوە تەریقە بەوە، لەبەرە تووڕەمە بن، ئەو بنیەتەکەی خۆی، ئێمەش بنیەتەکەی خۆمان، بچن پارەکە بەرن بیدەن بە شتێ بۆ ئەو گەنجانی کە لە دەورمانن. سەیرم پیاوە چۆن بیری کردوێتەوە، پیاوێکی گەورە، پیاوێکی عەزیم، پیاوێک کە لەگەڵ کورسیە متەحەڕیکەکەیە بەرامبەر گەورەترین هێزی سەردەم وەستایەوە، گەورەترین هێزیشی بۆ دروست کرد، کۆڵینەیە لە خزمەتی میلەتەکەی، لە پیتاک و لە خێرخوازیەوە دەستی پێکرد، هەتا وەکو ئەوەی کە بتوانێت میلەتەکەی و خەڵکەکەی ڕزگارکە. ئەفەرمێ کاتی خۆی کە مناڵ بووم وەمەزانی ئیسرائیل غەزەی داگیر کردووە، دوایی بۆم دەرکەوت کە ئیسرائیل هەموو دنیای داگیر کردووە، تەنها غەزە نەبێ یاخود تەنها فەڵەستین نەبێ. گەورەی عەقڵی ئەم پیاوە لەوەیە بوو کە بەم هەستەوەرە بچکۆلانەوە کە هەر هەمووی نیوەی شەحنی تیاما بوو، توانی ئەو شۆڕشە گەورەیە بەرپاکە کە بە زلهێزەکانی دنیا حەزم نەکرا، لە کاتێکا لە مزگەوت هاتە دەرەوە بە چەند ساڕۆغێ شەهیدیان کرد. گەورەی ئەم پیاوە لەوەیە، ئەم پیاوە بە تەنها سەرێکی وەقفەوە بۆ خوا توانی ئەوە بکە. ئێمە بەم هەموو لاشە و ئەندام و هەستەوەرەوە ناتوانی زیاترکەین، بەڵێ دەی با لە خزمەتی هەستەوەرەکانە خزمەتی دین و پەروەردگاری پێ بکەین، وەکو خوای گەورە فەرمێ فەفیڕوا ئیلی الله، مەیەن بۆ لای خوای گەورە بەڵکو ڕاکەن بۆ لای پەروەردگار. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.